گفتوگۆکەین لەسەر بڵاوکردنەوەی توێژینەوەیەکی زانستی گرنگ بە تایبەت لەسەر ئەو ڕەشانی کە لەسەر ژینگە هەیە لە ناوچەکە بەگشتی بابەتە گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز بارۆ جعفەر کە بەڕێزیان بەڕێوبەری ناوەندی مێدیتریانن کە بۆ لێکۆڵینەوەی هەرێمایەتی و ئێستا لە ستۆدیۆ لەگەڵمانە. کاک بارۆ سڵاو لێ بەخێر. سڵاو لێەوە بیانی ئەوە بینەرانیش باش. زۆر بەخێر بێ. پێمان بڵێ ئەم توێژینەوەیە لەکوێ بڵاو کراوەتەوە و ناوەڕۆکەکەی بە وردەکاریەوە چییە؟ سپاس بۆم دەرفەتە دیارە کە باز لە توێژینەوە ئەەکەیت بە تایبەتی ئەو دیراساتانەی لە جۆرناڵە گۆڤارە زانستیە جیهانیە معتەبەرە کانا بڵاوە بنەوە خاوەنی فاکتەری کاریگەرین فاکتەری کاریگەری تا حوتە لە یەکەوە تا حوت ئیمپاکت فاکتەری پێڵێن و بە تایبەتیش لە زانستە کۆمەڵاتیەکانە ئەبێ زۆر دسپلین کراوە بێ لە مەجالەکەی خۆتا بێت مجالێکی گرنگا بێت زۆر قورسە ئەوانەی کە لە مەجای ئەکادیمیایە ئیشەکەن بە تایبەتی بە فلتەری دکتۆرایە ڕۆژچوون لە زانکۆ باشەکانی جیهانازانن من باسی چیەکەم لەم بەرنامەیە و ئاسان نییە پەیپەر بڵاوکردنەوە لێکۆڵنەوەی زانستی بڵاوکردنەوە لەو جۆرناڵانە لەبەر کۆمەڵی فلتەری گەورە بەویاتی ئەپەڕێت 6 مانگ بۆ ساڵێک جاری وای چاوەڕێکی لە ئاخیرشە ڕڤیوەرەکان لۆچێ ڕەوزە بنێ پابلیش نەبێت مانای وایە بە مانایەکی تر ئەڵێم کە تۆ پەیپەرێکی زانستی لێ بڵاوەکەی تۆ بێ کەنتریبیوشنێک بەشداریکی زانستی تەبێت لەسەر ئاستی جیهانە یان جۆرێک لە داهێنانت هەبێت لە مەجاالەی خۆتا تۆ میتۆدێکی تازە بێنیتە کارەکایەوە بۆ قسەکردن لەسەر کەیسێکی دیاریکراو بە باگراوندێکی تیۆری و نەزەری تەواو بۆیە ئەم پەیپەری ئێمەش بە عینوانی ینی زۆر نامەوێت کەنسپت و مینی ئینگلیزی بەکاربێنم بە زمانێکی سادە تێمانگەێنێکی ناوەڕۆکەکەی چییە؟ ناوەڕۆکەکەی ئیش قسە لەسەر ڕۆڵی هێزە برۆکەرەکانەکە برۆکەر یعنی بۆ نمونە دەوڵەتانی خزم ئەم چۆنی بەکاربێنم کینستەیتی پێڵێن قوبرس بۆ نمونە دوو بەشە جەزیرەیەکە دوو بەشێکی تورکیە لەژێر کاریگەری تورکایە بەشێکی یۆنانیە لەژێر کاریگەری یۆنانە هەردوو لایەن ململانیەکەن پرسی هایدرۆکاربۆن و نەوتوغاز بەکارهێنن بە درژای ماوەیەکی زۆرە بەڵام لە مانگادا پرسە ژینگەیەکان فرامۆش کراون لەوێ کە ئێستا بە ئێستاشی پێوە بێم کە شوهەوا ساردەی ئێمە لە دەریای سپی ناوەڕاست و کاریگەری لەسەر تەواوی ناوچەکە هەیە ئەم پرسە ژینگەیانە فرامۆش کراون بۆی ململانی هەرێمایەتەکانەوە یعنی مەسەن ئێستا گازێکی زۆر لە شەرگات و لە قائیم و لەوانەی بڵێن خۆراوای عێراق لای سونەکان دۆزراوەتەوە کەس باز لە ژینگە ناکات لایەنە دەوڵەتە سونیەکان ئەمە بەخۆزنەوە بۆ خۆیان لە هەمان کادا یەدەشێکی دیکەی نەوت دۆزراوەتە ژێر دەستی ناوچە شیعەکانەیە ئێران تەحەکوم بەمەوە ئاکات ڕەنگە گەر تۆ لەم کاتەیە بڕی باز لە پرسە ژینگەیەکان کە ڕاستەوە خۆ پەیوەندی بە چارەنووسی عێراقەوەیە چل لە سەتی ژینگەی عێراق چل لە سەتی خاکی عێراق بە خەڵکی کشتتوکاڵ نەماوە ئاوی دیجلە و فرات ئۆکۆڵێ ئەوەی ژیراوەتەوە لەلایەن ئێران و تورکیاوە ژیراوەتەوە ئەوەی ئێڤەپۆڕیشن بە هەڵم بووە بە هەڵم بۆ وشی کردووە تۆ باز لەم کە ئێستا هەستیار و گرنگە بکەی لەوە چێر گاڵتەش پێ بکەن بڵێن ئەمە باسی هێز ناکە باسی پاوەڕ ناکە باسی مەسلحەت ناکە مەسلحەتی سونە لەوەدایە شیعە لەوەدایە ئەوێش بە هەمان شێوە کاتێککە ئەم یعنی نزیکەی 41 لە سەتی نەوتی جیهان بە دەریای سپی ناوەڕاستە تێپەڕێت لە سووریاوە لە لوبنانەوە لە ئیسرائیلەوە لە قوبرسەوە لە تورکیاوە لە یۆنانەوە لە میسرەوە ئەمانە سێ قار نەکەونە سەر یەک بەحر زۆریش ڕوبەری ئاوەکان نزیکە کوردستان ژەر ئەکەوێتە سەر ئەم دەریایە ئەین سەری ناوخوانی ئەم دەریای سپی ناوەڕاستەدا کاتێکە تۆ یەک پاپۆرنەوت بێرا تێ ئەپارێت بۆ لەم دیراسێت دەرکەوتووە کە 80 بۆ 100 ساڵێت تاوەکو ئاوە بگاتەوە ئاستی پاکبوونەوەی خۆی 80 بۆ 100 ساڵی ئەوێ تۆ ڕۆژانە چەند تەن نەوت بە دەریای سپی ناوەڕاست چێتە دەرەوە چەند لولەی نەوت و غاز بەژێر ئاوە ئەڕوە ئایا کەس باز لەم پرسە ژینگەیان ناکات بێگومان نەخێر لەلایەکەوەی مابینی نیشێتی ئەوروپا بە پێم دیراسەیە تا ساڵی 2050 پلانی داناوە بگا بە نیوترالەتی ینی ئاستی زیرۆ بۆ پشبەستن ئاستی سفر بە پشبەستن بە نەوت و غاز تا ساڵی 2050 پشبەستن بە نەوت و غاز بگاتە سفر لێشی تور لەلایەکەوە 1900 کیلۆمەتر بۆ ڕی غازی سروشتیان لە قوبرس و ئیسرائیل و ڕاکێشاوە بەرەو ئەوروپا 8 ملیار دۆلاری تێچێت تێگەی 8 ملیار دۆلار سەدان کۆمپانیای گەورەی نێودەوڵەتی لەوێن کە تۆ ئەڕۆی باس لەماکەی باز لە پرسە ژینگەیەکانەکەی کە هەست دەکەی کە بۆ پرسێکی لاوەشی لەسەر ئاستی جیهانە ئەوە نییە ساڵانە ئێمە داڤۆسیەکان نەبینین لەوێ باز لە قسەی ئەوەکەن بەڵام کێشەگەکانی جیهانیش کەڵەگە بوون وی ئەم توێژینەوە بە باگراوندێکی بیرکردنەوەی کە ڕەخنەی بە بەکارهێنانی کۆمەڵێک میتۆدی تازە لۆکیشن ثیۆری ڕسەرچ ڕژناڵیزم چارەسەرت باس کردووە بێگومان لێرە ڕەکۆمەندیشن هەیە
ئەمانە هەموو ئەمانە بە بەکارهێنانی کۆمەڵێک تیۆری گرنگ و تازە واتە سیستماتیک ئەپرۆچ نییە لە پەیوەندێنەوە دڵتێکانە یعنی سیستماتیک ئەپرۆچ ئەو تیۆرانەی کە هەر لێبرالیزم و ڕالیسم و مارکسیزم بەکار ئەهێنن ڕاستەمانە تیۆری زۆر سەرەکی نەناو بزانستی پەیوەندێنەوە دەوڵەتەکانە بەڵام من لێرە چوار تیۆری سەرەکی دیکەم بەکارهێناوە و میتۆدێکی تازەم بەکارهێناوە ناوە دەوڵەتانی خزم کینستیت ئەم کینستیتە بۆ نمونە کاتێک ئێران مەسلحەتی لەگەڵ شیعە هەیە تورکیاش مەسلحەتی لەگەڵ سونەی منتیقەکە هەیە هەر خەریکی ململانێن بە درێژایی دەیان و سەدان ساڵ هیچ لایەکیان ئاوڕێک لە پرسە ژینگەیەکان نادەنەوە تەنها پرسە ئیتنیەکان پرسە ڕەگەزیەکان زمانی هاوبەش کەلتوری هاوبەش ئەکرێ زۆر جار بێتە هۆی ئەوەی تە تۆ لایەنە ژینگەکان فرامۆشکی هەر خەریکی لێکدانەوەی مەسلەی عێرقی مەسلەی کولتوری بی مەسلەی زمان بیت کە ئێمە هاوبەشین لەگەڵ فلان دەوڵەتە ئەو هاوبەش لەگەڵ فلان دەوڵەتە بەڵام شتێک نییە بە ناوی ئەوەی ژینگەوەکو کۆمنگراون زمینەیەکی هاوبەش کۆمان بکاتەوە بۆیە من لەم توێژنەوە بڕیارمدا هەر باز لە نەوتوغاز نەکەم وەکو گرێ بەس هەر باز لە نەوتوغاز نەکەین وەکو هەناردەکردن وەکو جیۆپۆلۆتیکی وزا وەکو ئاسایشی وزا وەکو ئەم پرسە گرنگانەی کە مەسەلە ئابوووریەکان بیرم لەوە کردەوە کە تەوەریکی سەرەکی دراستەکە پەیوەندی بە بابەتێکی ژینگەیەوە بێت چکە ئەمە لە ئایندەیە بە هەزارەها کەس تاقافی قیامە دەمێنێتەوە ئەم دیراساتانە لە هەر شوێنێکی ئەم جیهانەیە ئیسفادە لەم دیراسەیە ئەکرێ بۆ توێژینەوەی دیکە بۆیە بیرم لەوە کردەوە لەو مەجالەیە زیاتر جاخت بکەم دەست خۆش بابەتێکی زۆر گرنگە ئێستا جیهان کیرۆدەی ئەم ژینگە شێواوەیە ینی سەرمایەکی لەپڕ بۆ نمونە ئێستا لە ئەمریکا سەرمایەکەیە دەڵێن زۆر دەمێکە دەیان ساڵە بێ ئەمریکا سەرمای وای بەخۆ نەبینیوە ینی خۆم شەپۆ لە سەرماتوندانە ئەم شەپۆ لە بارانە بەخوڕانە لە ماوەی بۆ نمونە چەند خولێکێکا بڕێکی زۆر دابارینی زۆر یان گەرمایەکی زۆر ئەمە تێکچوونی ژینگەی جیهانیە بەو هۆکارانی کە تۆ باست کرد چارەسەرەکانە چی بوون کە باسی کردووە لە توێژینەوەکە وڵا کۆمەڵێ چارەسەر ڕێنماییەکان با بڵێن هەموو ئەم دراسی ئێمە کە بڵاو بۆ تۆ لە سویسرایەت بارەگای سەرەکی جۆرناڵەکە بە ناوی سستینەبڵێتی هەموو ئەمان ئەم چارەسەرانە لەگەڵیشە ئارگۆمنتی تیۆری و نەزەریم خستۆتە ڕوو بۆ نمونە ئێمە تیۆرێکمانەیە تیۆری ئالۆزی ئاسایشی هەرێمایەتیان ناوچەی ئەم تیۆرە باز لەوە کات کێشەی کۆچبەر بۆ نمونە کێشەی کۆچبەر بار باسی ژینگەنەکەین لە پێشا کێشەیە لە ناوخۆی هەرێمی کوردستانی عێراقەوە نیە دوای ئەبێ بە کێشەیەکی ناوچەی کاچن بۆ تورکیا و دەریای ناوەڕاست ئەپەڕنەوە و خوانەخواستە ئەخنچێن و بەلەمەکە وای لێ دێت و ئەوانە ئەمە بێ بە کێشێکی ناوچەی دوایی ئەبێ بە پرسێکی جیهانی ئەم تیۆرە باز لەوەکە ئاسایشی ناوچەی لە شوێنی خۆیان بێت چارەسەر بکرێت بەسە لە ژینگەیەکانیش ئەبێ لە شوێنی خۆیان ئەم کێشێ چارەسەر بکرێت لە شوێنی خۆیان چۆن چارەسەرەکرێت ئەبێ وا بکرێت کە گفتوگۆی هاوبەش تەنسیقی کە هاوبەش لە نێوان دەوڵەتانی ئەم ناوچەیە بە تایبەتی یۆناان و قوبرس و تورکیایە بە پێم تیۆرە بێتە ئاراوە بۆی ئەم کێشە ژینگەیە لە شوێنی خۆیان چارەسەر بێت ئێستا ئێمە ڕۆژانە جۆمان لێ بێڵێن کاریگەری دەریای سپی ناوەڕاز لەسەر کەشوهای کوردستانەیە لە سووریا بە هەمان شۆ زۆر بەی شوێنی جیهان یعنی کاریگەریکی هێزگار گەورەی هەیە لەسەر کەشوە هەوای ناوچەکە کە بەهۆی ململانەی 2 بۆ 3 دەوڵەتەوە کە کێشەی ئیتنی و ڕەگەزی و تایفیان هەیە ئەم کێشەیە دروست بووە ئەمە یەکەم کێشەی دومیان بە باگراوندێکی تیۆری ماتەریالیستیک ثێری ئەمە باس لەم لایەنە کەلتوریەکەیەکە زیاتر کە ئەم زەمینە کەلتوریە بێتەوەی ئەوەی کە تێگەشتنێکی هاوبەش دروست بکات لەبری ئەوەی من و تۆ بۆ نمونە کانگایەکی غاز لە بۆ نمونە لە تاسڵوجا دۆزینەوە لە بینی چەمچەماڵ و سلێمانیە ئێمە بڵێنی سلێمانیە تۆش بڵێ هیچ چەمچەماڵە ئەمە ناکرێ مەسەرن ئەبێ ئێمە بیر لەوە بکەینەوە زمینەیەکی کەلتوری هاوبەش دۆزینەوە ئەمە بکەین بە بەرژۆندیکی ئابووری هاوبەش بۆی پرسە ژینگەیەکانی شکەڵەکەنە بن لەسەرمان زۆر چارەسەری دیکەکە خراونەتە ڕوو چارەسەرێکی دیکە ئەوەیە تۆ بەڕای گشتی جیانیاڵێ ئەمانە هەر خەریکی گفتوگۆن لەسەر ئابووری لەسەر نەوت لەسەر بۆڕێکە لەسەر جیۆپۆلۆتیک لەسەر ئاسایش میلیتاریزەکردن کەشتی وا لە ناو دەریای سپی ناوەڕاستایە کۆمەڵی هەلیکۆپتەر و فڕۆکەی بەسەرەوەی ئەمە هەر خەریکی هەر ئەمن تۆ بەڕای گشتی جیانیاڵێ ئەی لایەنە ژینگەیەەکە ئەی باشە خۆ هەر لەم ساڵی ڕابردووە بۆ نمونە لەم ماوەی ڕابردووە جێبیستە بوو داڤۆز هەبوو شەرمشەیخ هەبوو هەموو ئەم کۆڕبەند و کۆنگرە و دانیشتانە بۆ ئەو چارەسەری ژینگە بکەن هەنی تۆ پێ دوایە ئەمانە بەس دانیشتنی ڕۆتینین بەس قسەکردنن کردداریانتیان نییە کاک ڕانکۆ ئەکیید من و تۆ ڕەنگە بابا ئاسانی نەتوانین لە داڤۆزا بەشداری بکەین
حەقی ئیشتراکەکەمان 14,000 یۆرۆ بێ بەس بە ئیشتراکەکەمان کۆمەڵێشتی دیکە و لەمپەری دیکەش دروست ئەەکەن ئایا ئەوانەی کە لە داڤۆز بەشداریەکەن یاوانی داڤۆزیەکان داڤۆز بەڕێوەبن یا جیپیز بەڕێوەبن قبولی ئەوە ئەەکەن کریتیکەڵ سینکینگ بیرکردنەوەیکی ڕخنەی یان بیرکەرەوەیکی ڕخنەی بانگێشکن بۆی ڕخنیان لێ بگرێت بێگومان نەخێر بێگومان نەخێر ئێستا یعنی پرسەکان زۆر بەیەکداچوون ئێمەمانان کە توێژەرین کە ناوەندی دراساتمانەیە کە بە ئینگلیزی بە عەرەبی بە کوردی قساکەین خۆمان مەگەر لە خۆمان تێبگەین چی کێشەمان لە بەردەمایە جاری وایە تۆ قساکەی بەغێر باشی ئێران هەر دەست بۆ نادە لە یان تورکیا یان وڵاتانی دیکە مەبەستم بە عام ئەم وڵاتانی دیکە هەر دەست وەرنادەن لە ئابووری ئەوە بەرنان ڕاستەوخۆ پەیوەندی بە میدیاکانی شۆگەن دەست وەرەدەن لە بیرکردنەوەی تۆش ڕێگەت نایەن هەندێک شتێ بیکی ئەنواع و ئەشکال لەمپەر هەیە تورکیا بەمان شەوە ئیدارەی ئەمریکا یعنی تۆ بێەوەی بزانی تۆ مەحسوبیت حساب کراوی لەسەر لایەنێک جهەتێکی ناوچەی باشە کاک بەرۆز کێشە ژینگەیەکان جیاواز لە کێشەکانی تر ینی بۆ منە ڕەنگاندی کێشا بێ هەژارەکان گیرۆ دەیبن بۆ منە کێشەی کەمی خۆراک هەژارەکان گیرۆ دەیبن بەڵام لە کێشەی ژینگەیە ژینگە هەژار و دەوڵەمەند و سەرمایەدار و بێپارە ناناسێ کە خۆڵبارین هات هەمومان پێکەوە تەنگە نەفەسە بین کە بارانێکی بەخۆڕ هات کە ئەو هەستا شەقامەکان لە هەمومانە گیرە پێکەوە کە سەرما هاست و شەقامەکان بەستی هەمومان پێکەوە ناتوانین کاروباری ڕۆژانەمان جێبەجێ بکەین ینی کەی ئەم تێگەیشتن گشتیە دروستە بێت کە خەمی ژینگە لە سەروی خەمەکانی ترۆی بەڕاستی بەڕای من وەکو شۆنەڵی لێرە نوێنەری بیرکردنەوەکانی خۆمم قسەش لەسەر پرسێکی زانەوەکو تۆژەرێکیش باسەکەم کە یەک زایدەن یەک دووەکات کاتێکە ئێمە هاتوین میوانی لەم بەرنمەیە ئەڵێن توێژنەوەکمان بڵاو کراوەوە لە فلانە جۆرناڵی زانستی جیهانی کاتە ئەم کاڵی زانستی ینی چی ینی بە میتۆدا ڕۆیشتووە یعنی ئیسا بۆ نمونات ئەڵێن ئەو ڤاکسینە لە خۆت بدە شتێکی زانستی یعنی چی یعنی بە 100,000 ڕێگای تێست کراوە پێشتر ئەنج لە تۆ ئەدرێ ئەم توێژینانە شتێکی زانستین بە میتۆدا ڕۆشتون باگراوندی تیۆریانەیە کۆمەڵی ڕیڤیوەر لە ئاستی جیهانا پیا چوونەتەوە بەپێ ئەمە بە بڕای من چارەسەری ئەم گرفتە بە زانست ئەکرێت زانست قسەی پێ بۆ هەموو ئەم دیاردانەی کە دروست ئەبن بۆ ئاسایشی خۆراکە لە جیهانا بۆ کێشەی وزە لە جیهانا بۆ مەسەن ئێستا من کۆمەڵی تیۆریم باز کرد بە پێم تیۆرانەی لەم دراسەیە هەیە ئەکری چارەسەری کێشەکان بکرێت ئیلا ئەوێ بە فلتەری زانستیا بڕۆن بە ڕێگەی زانستیا ئەم کێشانە چارەسەر بکرێن بە ڕێگەی ئەوەی کە تۆ کێشە دروستکەی کەنفلێکت دروستکەی ناکۆچی دروستکەی ئەم ناکۆچە لێرە دروستەکەی بێ ناکۆچیکی ناوچەی دوای ناکۆکی جیانی وەکو کێشەی سووریامان بینی بۆیە تۆ ئەبێ کێشەکان لە شوێنی خۆیان چارەسەر بکەی و بەشێک نەبی لەو کێشە هەرێمایەتی و ناوچەی کە هەیە بۆ منە لە پیسکردنی ژینگەی ئاگری هەرێمی کوردستان مەسەلەن پەیوەست بەو پلانە ژینگەی کە ئەویشێتی ئەوروپایە ئەمیش بڕات سەوسکردن زیاد بکات مەسەرەن ڕێگە لە بە هەڵم بوون بگرێت بە کۆمەڵی ڕێگەی ئەوە ئەم پرسی ئاسایشی و زەنەوت و غازی سروشتی هەر لە گرێ بەستەنەوتیەکان و پاڵێوگە و ئەوانەیە نەبینێتەوە لایەنە ژینگەکانیش بە هەند وەربگرێت ئەمە دوا قسەی منە کە ئەکرێ زانست چارەسەری پێبێ بۆ هەموم پرسانە زۆر بەڕێز کاک بارۆ زعفەر ڕێبەری ناوەندی مەدیتریانە بۆ لێکۆڵینەوەی هەرێمایەتی بە هیوای نۆکو تۆ و خزمانە بیرێک لە بەرژەوەندی هاوبەشەکانی هەمومان بکەنەوە چونکە دوجار گردردونەکەی هەمومانە یعنی ئەگەر لێرە ئێمە بە خەمی ژینگەوە نەبین لە وڵاتێکی تر کاریگەرەکەی دەرەکەوێت سپاس بە ڕوونکردنەوەکان سپاس بۆ ئامادەبوونت.